سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین اجتماعی لە کرماشان دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنا درێژە ناڕەزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە مەڵەتیەکانی باشوور ئێران دووهەمین ڕۆژی کۆبوونەوەی کرێکارانی سەنعاتی فولاد لە ئەهواز درێژە مانگرتنی کادری دەرمانە لە چەند شاری ئێران لە سەدارەرزانی حەوز بەندکراوە لە زیندانی شیراز دەست بەسەرکردنی خوشکی گیانبەختکردوویەکی شۆڕشی ژینا لە ڕاشت و خۆپشاندانی لایەنگەرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین اجتماعی لە کرماشان ڕۆژی یەکشەممە 21 مانگی خەزەڵوەر خانشینکراوانی تەمین اجتماعی لە کرماشان و چەند شاری دیکە دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە بە پێ راپۆرتەکان خانشینکراوانی تەمین اجتماعی بە پێ ڕەواڵی هەر هەفتە لە شارەکانی کرماشان، ئەهواز، شوشتەر، کەرخە و حەوتەپە دژ بە دۆخی خراپی معیشەت ناڕەزایەتیان دەربڕی خانشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵای هاوسانسازی و زابینکردنی بیمەی تەکمیلی بوون. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری سنا بە پێ هەواڵی گەیشتوو بەیانی یەکشەممە 21 خەزەڵوەری 1402 هاوڵاتیەکی خەڵکی شاری سنا بە ناوی سەبا ئەحمەدی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکرا. بە پێزانیاریەکان کاتژمێر بەیانی یەکشەممە هێزەمنیەکانی سنا هێرشیان کردوێتە سەر دووکانی مەکانیکی سەباح ئەحمەدی تەمەن 29 ساڵ لە شەقامی کاراموزی و ئەو هاوڵاتیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە. جێگە ئاماژەکە هێشتا هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی سەباح ڕوون نییە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. کۆچی دوایی دایکی پێشمەرگەیەکی گیانبەختکردووی کۆمەڵە لە شاری دیواندەرە بە پێ هەواڵی گەیشتوو ڕۆژی شەممە 20 مانگی خەزەڵوەر دایە ئامینە وەلایەتی دایەکی هاوڕێی گیانبەختکردووی کۆمەڵە و پزیشکیاری گورزانی کاوە کاک خالێد وەلایەتی بۆ هەمیشە ماڵاوای لە ژیان کرد. دایە ئامینە وەکو دایی کە تێکۆشەرەکانی کۆمەڵە شان بەشانی ڕۆڵە قارەمانەکانی گورزانی کاوە لە ناوچەی دیواندەرە دژ بە ڕژیمی سەرکوزگەری کۆماری ئیسلامی خەباتی کردو ماڵەکەی جێ حەسانەوەی پێشمەرگەکانی کۆمەڵە بوو هەموو پێشمەرگەکانی وەکو ڕۆڵەکەی خۆی خۆشدەویست. بەداخ و پەژارێکی زۆرەوە ڕۆژی شەممە ئەو جایکە قارەمانە بۆ هەمیشە ماڵەوەی لە ژیان کرد. لەلایەن کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە خزم و کەسوکاری دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. شانی بەسەکە مەراسمی پرسە و سەرخۆشی جایە ئامینە ئەمڕۆ یەکشەممە 21 خەزەڵوەری 1402 لە گۆڕستانی بەهەش محەممەدی شاری دیواندەرە بەڕێوە دەچێت. درێژە ناڕزایەتی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە ئەمەڵەتیەکانی باشووری ئێران ڕۆژی یەکشەممە 21 مانگی خەزەڵوەر کرێکارانی ڕەسمی وەزارەتی نەوت شاغڵ لە ناوچە ئەمەڵەتیەکانی باشوور ئێران بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردین جەخوازیەکانیان خۆپشاندانیان کرد. بەبێ راپۆرسەکان کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەی ئاغاجەری، بەندەری ماهشەر، دوورگەی سیری و ناوچە ئەمەڵەتیەکانی دیکەی باشوور ئێران دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی کۆسپەکانی بەرزەم حەقی سەنەواتی خانەنشینی گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەمکراوە بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی یاسای ئەرک و بارپرسیارەتی کرێکارانی سەنعاتی نەوت و کۆتایی هێنان با دەستێوەرزانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی بوون. دووهەمین ڕۆژی کۆبوونەوەی کرێکارانی سەنعاتی فولاد لە ئەهواز ڕۆژی یەکشەممە 21 مانگی خەزەڵوەر کرێکارانی سەنعاتی فولاد لە شاری ئەهواز و دووهەمین ڕۆژی بەرزەوام لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی زەخوازیەکانیان کۆبوونەوە.
بەپێی راپۆرسەکان کرێکارانی سەنعەتی فولادی ئەهواز لە ئاز بەڕێوەبەرایەتی ناکارامەی شرکەت ناڕازین و خوازیاری پێدانی هەغدەست و مەزای جووەخراوەکانیان چوونە سەرەوەی ئاستی هەغدەست، گەڕانەوەی هاوکارە لەسەر کارگەرکراوەکانیان بۆ سەرکار، بەکردەوە جەرهاتنی گەڵاڵە یەکسانسازی و ڕیزبەندی پێشەکان و بردنە سەرەوەی ئاستی و بەرهێنانی شرکەت و گەشەکردنی سەنعەتی فولاد بوون. ناڕزایەتی خانشینکراوانی سەنعەتی فولاد و مەعدەن لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 21 مانگی خەزەڵوەر خانشینکراوانی سەنعەتەکانی فولاد و مەعدەن لە شارەکانی چاران، ئەهواز و ئێسپەهان دەست بە جێبەجێ نەکردن جەخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرسەکان خانشینکراوانی سەنعەتەکانی فولاد و مەعدەن لە شارەکانی ئەهواز، چاران و ئێسپەهان بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانشینی خوازیاری چوونە سەرەوەی هەغدەست و مەزایە، جابینکردنی بیمەی تەکمیلی، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی و بەکردەوە جەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی بوون. بە پێزانیاریەکان هێزەمنیەکان لە تاران هێرشیان کردووەتە سەر خانەنشینکراوانی ناڕازی و چەند کەسیان دەست بەسەر کردووە کە ناسناویان هێشتا ئاشکرا نەکراوە. درێژەی مانگرتنی کادری دەرمان لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 21 مانگی خەزەڵوەر پەرستاران و کادری دەرمان لە شارەکانی عێراق، کاشان و تاران بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرسەکان پەرستاران و کادری دەرمان لە نەخۆشخانەی تەجریشی تاران، نەخۆشخانەی خۆمەینی عێراق و کادری دەرمانی شاری ئاران و بیدگۆل لە شارستانی کاشان بە کۆبوونەوە لە بەردەم ستادی ناوەندی زانکۆی علوم پزیشکی، خوازیاری چوونە سەرەوەی تەعرەفەی پەرستاری، پێدانی هەغدەست و دۆخراوەکانیان، دامەزراندنی پەرستاری نوێ، پێدانی ئیزافەکاری، کەمکردنەوەی سەعاتی کار و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. شایانی باسەکە هێزەکانی حراست لە تەجریش پەرستارێکیان داوەتە بەر لێزان و لە زانکۆی پزیشکی شاهڕوود سەرۆکی زانکۆ بێڕێزی بە خوێندکارانی بەشی پزیشکی و پەرستاری کردووە. لە سێزارەزانی حەوت بەندکراو لە زیندانی شیراز. بەیانی یەکشەممە 21 مانگی خەزەڵوەر حکمی عەدامی حەوت بەندکراو لە زیندانی عەدڵابادی شیراز بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر جێبەجێکرا. بەپێی راپۆرسەکان ناسناوی یەکێک لە بەندکراوان بریتیە لە بێهروز دینابەر، تەمەن 50 ساڵ، خێزاندار و باوکی 3 منداڵ و خەڵکی کەهنووج. بەڵام ناسنامی ئەو شش بەندکراوەکەی دیکە هێشتا ئاشکرا نەکراوە و تەرمەکانیان ڕادەستی بنەماڵەکانیان کراوە. جێگە ئاماژەیەکە لە نوێی گوڵانی ئەم ساڵەوە تاکو 21 خەزەڵوەری 1402 بەلانی کەم 114 بەندکراوی بەلوچ لەوانە 4 ژن لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا لەسەدارەدراون. دەست بەسەرکردنی خوشکی گیانبەختکردوویەکی شۆڕەشی ژینە لە شاری ڕاشت. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، مەحسا بەسیرتەوانە خوشکی هەمیشە زیندوو مهران بەسیرتەوانە لەسا ڕۆژی گیانبەختکردنی براکێ لەلایەن وزارەتی سڵاتی ڕەشتەوە دەست بەسەرکراوە. مهران بەسیرتەوانە تەمەن 29 ساڵ و خەڵکی فومەن کۆتاییەکانی مانگی خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی شۆڕەشی ژینە لە حاڵێکدا لە شاری سۆمەعەسەرا یارمەتی ژنێکی برینداری ئەدا بە تەقەی ڕاستەوخۆی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی لە پێناوازادی و بەرابەریدا بەخت کرد. لەگەڵ نزیک بوونەوە بە ساڕۆژی گیانبەختکردنی ئەو هەمیشە زیندووە، هێزەکانی وزارەتی سڵاتی ڕەشت هێرشیان کردە سەر بنەماڵەکەی و خوشکەکەیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. گواستنەوەی چالاکێکی سنفی فەرهەنگیانی فارس بۆ زیندانی فیروزاباد. بەپێی راپۆرتی شۆرای سنفی فەرهەنگیانی ئێران، ئەسغەر ئەمیرزادەگان چالاکی سنفی فەرهەنگیانی پارێزگای فارس پاش بانکێش بۆ دەفتەری زیندانی فیرۆزاباد دەست بەسەر و بۆ زیندان گوازرایەوە. بەپێی راپۆرتە ئەسغەر ئەمیرزادەگان پێشتر لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە بە 5 ساڵ زیندان مەحکوم کرابوو.
ناوبڕا بە زانانی وەستێقە ئازادکرا بوو، بەڵام بۆ جارێکی دیکە لەلایەن دەفسەری زیندانی فیروزاباد بە بێناردنی ئەبلاغیەی جادگا بانکشت و ڕەوانەی زیندان کرا. شۆرای هەواهەنگی و ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان ئێران وێڕای شەرمەزارکردنی ئەو حکومانیە بەسەر چالاکانی فەرهەنگی سەپاوە ڕایگەیاند هەڵسو کۆسەکانی کۆماری ئیسلامی ناتوانێت کۆمەڵگەی فەرهەنگیان لە زاکۆکیکردن لەسەر مافەکانیان پاشگەز بکاتەوە و جارێکی دیکە معالیمان شەقامەکان بۆ دەربڕنی ناڕەزایەتی دژ بە سەرکوتی ڕژیم هەڵئەبژێرن. جووە هەواڵ خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی یەکشەممە 21 مانگی خەزەڵوەر لایەنگرانی فەلەستین لە وڵاتانی سکاتلەند، بریتانیا، کەنەدا، فەڕەنسا، ئیتالیا، ئەمریکا و سوید بۆ پشتیوانی لە خەڵکی فەلەستین خۆپیشاندانیان کرد. بەپێی ڕاپۆرسەکان لایەنگرانی فەلەستین لە ئیالەتی دیاڤێری ئەمریکا لە بەردەم شوێنی مانەوەی سەرۆک کۆمار کۆبوونەوە و دژ بە سیاسەتەکانی جۆ بایدن و ئەمریکا لە ئاز کۆمەڵکۆشکردنی خەڵکی بێساوانی فەلەستین لەلایەن ئیسرائیلەوە ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. لە مۆنتراڵی کەنەدا و پاریسی فەڕەنسا لایەنگرانی فەلەستین خۆپیشاندانێکی هەزاران کەسیان دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر خەڵکی غەزە بەڕێوە بردو خوازیاری ئاگربەست و ڕزگارکردنی خەڵکی مەدەنی بوون. لە سکاتلەند و سوید لایەنگرانی فەلەستین هێرشەکانی ئیسرائیلیان بۆ سەر کەرتی غەزە بە هۆلۆکاستی فەلەستینیەکان ناوبردو خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. جێگە ئاماژەیە کە ڕۆژی هەینیش کرێکارانی بەندەری جۆنۆڤا لە ئیتالیا مانیان گرت و ڕاگەیان نەدا چەک و چۆڵ بۆ ئیسرائیل هەناردە بکرێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو.